من عەبدولقادر سەبری ناسراوم بە یەمنجاف دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی خانەقینم ساڵی 2009-2002 ماوەی تقریبا 20 ساڵێکە بێ سەرخاڵم بەکاری پەیکەرسازی و اختصاصم پەیکەرسازیە خۆم خەریکی ئەم کارە دەستیانە بم و پێشتریش هەر مەوهی بەمە بوو خەریکی ئیشکردن بووم. ئێستا بەم تازەکیە خەریکی دیزاینکردنی بچووکردنەوەی سروشتم لەسەر داواکاری هاوڵاتیان و بۆ باخ و وێلا و شوێنە گەشتیارەکان و دیمەنی لادێ و سروشتوانە لەو بابەتانە خەریکی کارکردم و بۆ بژێوی ژیانم و هەروەها ئارزومەندانە خۆشم زۆر جار هاوکاری ئەنێلایەن و کۆمەڵی خەڵێکم. من جگە لە بۆ کارکردنم بۆ بژێوی ژیان مەسەرەن سەرخاڵی کردووم چەندین جێگە گەڕاوم مەسەرەن لەوانە زۆر جار ڕۆیشتومەتە ئێران تا هەمەدان ڕۆیشتوم مەسەرەن لە دراست تاوە لە هێنانی شتومەکی پەیکەرسازی و بۆ کاروباری هونەری ئێستش موادەکان بەرچاوی خۆتانەی بینن بۆ زیاتر پەرەبێدانی هونەرەکەم و بەشێکی هەرە گرنگی ئیشەکانیشم من لە کەرەستەی بۆ ماوەی و فڕێدراوی سروش زیاترەوانە بەکارێنم لە بابەتی بەرد و درەختی وشکەوە بۆمانە لەو بابەتانە زیاتر سەرخاڵم بەکارکردنەوە. یەکێک لە ئەمە نمونەیەکە لە کارەکانم کە لە 180 تەواو بوو ئەمە هەرداری تەروە لەم گوێچەمانە دارێتتر شێوەزارێکی کوردی یەکەس ناوچەیەک و شتێکی پێڵێن ئەمە تەواوی تەروە ئەساسەکەی بە بەردی هەر تەبیعی دروستم کردووە کەمێک ئیشەکە وەسانووە ماوەیەکە تۆزێ خۆڵوشی لەسەر دیمەنێکی جوانتری هەبوو ئەمە بە بەرد سەرەتا بەردەکانی هێنم تۆ بەردێکی زۆرم لایە بە پێی ئەو دیزانێکی خۆم ئەمەوێ ئەو مانەسەی بۆ دروستەکەم دواتر دارەکە نەسبەکەم بەڵام درەختی با بڵێن بە سەوزیۆمانە نابێت چکە من ئەو درەختێنم کە فڕێ دراوە سەیری ئەەکەم تەواو ژینگەکەی بۆ من لەبار بێ ئەنجایێنمەوە پاکێکەکەمەوە دوای ئیشی لەکەم ئەمەیەکێکە لە کارەکانم کە بە جۆر بەلکاندن و بە چەسپاندن بە چەند دەرمانێک ئیشەکەم بە ئیبۆکسی و بە چەسپێک احتیاجەکانی ئەوی کە لە بازاڕە بەردەستە بەس کارەکە ماوێتی جوانکاری و بەڵام هیچ شێوازێکی ڕەنگکردن با بڵێن بۆ یاخکردن من بەکار نێنم لە ئیشەکە تەنها وارنیش نەبێت لە کۆتا فنشنی ئیشەکە بۆی جێدەسەکان نامێنێەوەی کە دیارە ئاخر شت واردنیشێک یەکەم و ئیشەکە ئامادە بێتتر بۆ فرۆشتن ئیشێکی ئاوایش بەنسبەت نرخەوە جاروایە تا 50,000 ئەڕوا جاروایە کەمترایتر بە پێی تەڵەبە ئەگەر کابرا خۆی تەڵەبی شتێ بکە وە سارەکەی کەمێک زیاترەکەوێت بەڵام ئیشەکە نزیکی دووسێ ڕۆژێکی پێچێ. زیاتر کارکردنم لە بوارەکە و بەکارێنانی کەرەسەکانی مەسەرەن ئەوانی کە پێویستی ڕۆژانەمە من هەوڵم داوە کەمترین کولفە بەکاربێنم مەسەرەن بۆ کڕینی شتومەک ئەوانی کە لە دەروی وڵات ئاوردەکرێن خۆم بیئەکەم بیەکی جوانە سروشتێکی جوانمانەیە بەردەکانە لە ئەمەدا و گوێچە میسیوان ئەدۆزمەوە بە پێی داواکاری خواستی خۆم و ئەوەی کە خۆم بمەوێ جگە لەوە لە درەختی لە گەڵای درەختەکان بۆ کۆشێوەی بە شێوەی هاڕین ئەیانکەمەوە بە ئەو موادانەی کە ڕەنگی وەکو سەوزایی خۆڵەکە بەکارێنمەوە چەند مەرحلەیەکە بۆ وەکو هەروەکو پانتاییەک لە زەوی ئەلموهیم لە کۆی ئیشەکە شتێک بەرهەمێک پێک بێنم کە سروشتێک بە وەکو واقع ینی سروشتێکی ژنگەیەکی لادێ تۆ ئێنیتەوە بەچاو وەکو خۆی بە بێ کەم و کورتی بە هەمان دیقەی گەوری کە بەچاو بینێ بەس بەڵام بە بچووکیەکەی من ئیشی لەسەرەکەم. ئەمەیەکی ترە لە ئەویشانی کە لەسەر داواکاری بەڕێزێک دروستم کردووە لە منتیقەی شارە زوورە ڕسمەکان بۆ هێناوم بە لە چەند لایەکەوە وەکو شێوازی ڕێبایەکە نقطەیەکی هەرەسیات دەکاتی خۆی کە ئەو خەڵکیان لێو ڕاگواستکرۆ بۆ ئەنفال و ئەمانە یەک دوو برای لەو کارەساتا بەداخەوە شەید بوون بەس مەودای پانتایەکەی ماوەکە وەکو خۆی لمان و خاکەکەی خۆی بۆ بکەم لەو منتیقە شتەکە لەبەر ڕسم دروستی یەکەم ئەبێ 100% خۆی دەرچێ ڕەنگکاری لەگەڵ سروشتە ژینگەکەی چواردەوریا ماوە ئینشاڵڵا تاواویکەم ئەوش مودەتێکی کێشەڵا تاوا بێ ئەمیش یادگارێکی ناخۆشە بەنسبەت کردەوە و من کردم بە پرۆژێکی هونەری لەسەر داواکاریەوە بەڕێز.